کرێکار و خاوەنکار و کارمەندەی لە چێڵگەیەکی ئاژەڵداریە با بڵێن کار ئەنجام ئەدا بەبێ ئەوەی ڕێوشوێنەکانی خۆپارێزی بەجێبگەێنێ دوکانێکی گۆشتفرۆش کە مامەڵە لەگەڵ گۆشت و لاشەیەکە با بڵێن کەیبانوویەکە لە ماڵە مامەڵە لەگەڵ گۆشت و بەروبوومەکانەکە کە هەردووچیان ڕێوشوێنەکان یعنی ڕێوشوێنی خۆپارێزی ئەنجام نەدەن هاوکات لە کوشتارگەکان و کارمەندانی کە مامەڵە لەگەڵ کوشتارگەکانەکەن هەر بە هەمان شێوە دەبنە ئامانجی نەخۆشیەکە. هەڵبەتە ئەم ڤایرۆسە زۆرە سیارە لە بەرامبەر پلەی گەرمی بەرزە لە بەرزبوونەوەی پلەی گەرمی بۆ 60 لە ماوەی چارەکێکە یاخود 15 دقیقەیە ڤایرۆسەکە 100% لە ناوەبرێ. ئەمە ئەتوانم بڵێم ڕێکار و شێوازی کوڵاندن زامنی 100% لە ناوبردنی ڤایرۆسەکەی کەواتە زامنی سەرەکی پاراستنی سیستمی سەلامەتی گشتی کۆمەڵگە لەم ڤایرۆسە بەرهەمێنانی گۆشتە لە کوشتارگە فەرمیەکانەوە